بڵین هەموو کاتێک ئێمە نوێژین وەکو چۆن ئەڵێین ئەو بەرماڵە بە نوێژە یاخود ئەو ئەرزە نوێژیە یاخود جلەکانت نوێژیە ئەمانەوێت ئێستا لاشەمان نوێژی بێ چۆن کارێکی وا ئەکەین نوێژ بێ بە دەستور نوێژ بێ بەو چارەسەرەی کە دنیا و هەنگاوەکانی دنیات بۆ ڕێگەخا نوێژ بێ بەوەی کە چۆن لە چڵک و ژاری دنیا پاک دەکاتەوە لە چڵک و لە ژاری تاوان و قیامەت پاک دەکاتەوە نوێژ فێری ئەومان کا کە هەموو جارێک نوسخەیەکی ئەسڵی بێت یامانە دابەزێ و ڕیفرێشی ژیانمان کاتەوە نوێژ ئەو ئەنتیڤایرۆسە بێ کە هیچ تاوانێ نەیوێرێ بێ بەلامانە نوێژ نیو ڤێرژن و ئەپدەیتێکی ژیانمان بێ نوێژ بەردەوام ئەبێ تازەگەری تیا بێ لەگەڵ هەموو نوێژەکە ئەبێ ئینسانێکی تر بیت ئەبێ ژیانێکی تر بیت بیرکردنەوەیەکی تر بیت کەسێکی تر بیت شخصیەتێکی تر بیت قورسە نا کەواتە نوێژ ئەبێ بە ئەو بەرنامەیە کە هەموو ڕۆژێک 5 جار ڕیفرێش دەکاتەوە و بەرنامەی دژە ڤایرۆس و دژە تاوانت تیادا ئابەزێ نوێژە بەرنامەیە کە هەموو جارێ وا هەستەکەی تازە لە دایک بوویتەوە مامۆستا بیری شتێکم کۆتۆ باسی کە لەو تارەکەیە ئەها خوای گەورەکە یەکەم جار پێغەمبەری پاک صلی الله علیه و سلم بۆی کە نوێژی لەسەر فەرزکە 50 نوێژی لەسەردانا بۆ ئەوەی کە ئینسان فێرنی بەرنامەی نوێژکە هەموو ژیان بێ بە نوێژ یعنی تۆ بچی بۆ مزگەوت و نوێژەکە بکەیت و بیتەوە و یعنی هەموو نیو سەعات جارێ نوێژێکی تیا فەرز بوو بچۆ بۆ مزگەوت سونەتەکە بکە و نوێژەکە بکە و بگەڕێرەوە ماڵەوە و سەری نوێژێکی ترە خۆ حازرکەرەوە بچۆ بۆ مزگەوت و نوێژەکە بکە و وەرەوە و ئەمە باسی شەویشەکەی نەکاتان لێ بێ یعنی شەویشی سراحەتی تیا نامێنێ هەموو ژیانە بێ بە نوێژ بۆ ئەوەی کە خوای گەورە فێرمان کا ژیان هەمووی نوێژە